سڵاوتان لێبێ مناڵە عەزیزەکان، چۆنن باشن؟ هیوادارم هەمیشە باش بن. ئەمڕۆ لە یەکێک لە قوتابخانەکانی شاری سلێمانین. ئەمانەوێت چاومان بە ژمارەیەک مناڵ بکەوێ هەنێک گفتوگۆیان لەگەڵاکەین لەسەر ئەوەی ئێمە لە وەرزی بەهار نزیک بووینەتەوە لە وەرزی بەهاراین ئێسا وەرزی نەمامناشتن و دەرکەوتنی گوڵ و گوڵزارە. بزانین مناڵەکان تا چەندێ پابەندن بە ناشتنی نەمام و پاک و خاوێ ڕاگرتنی ژینگەی کوردستان. لەگەڵمان بێن فەرموون. چۆنی؟ باشم. باشی؟ ناوت چییە؟ میلە. ئەی ئاوەر قژی چەند جوان داهێناوە. تۆ لە پۆلی چەنی؟ دوو. لە پۆلی دوو؟ ئەی ئافەری باشە پێم بڵێ حەزت لە پۆلی دووە یان لە پۆلی یەکە؟ پۆلی دوو. پۆلی دوو. ئەی حەزت لە پۆلی دووە یان پۆلی سێ؟ پۆلی سێ. بۆچی؟ ئەخە لە پۆلی سێ گەورەترەبی. لە پۆلی سێ گەورەترەبی توشتی باشتریش فێرەبی وایە؟ بە. ئافەری باشە پێم بڵێ گۆرانی ئەزانی؟ بەڵێ. ئەدی گۆرانێکم بۆ بڵێ؟ نازانی؟ نەبەخوا نازانم. ئەی ئەوە ئەزانی وەرزش وەرزش وەرزشە سوودمەندی جوانی لەشە دەست بۆ ڕاست دەست بۆ چەپ تۆپ هاتە لات بەتە پەتەم تۆپ هاتە لات بەتە پەتەم یەک دوو سێ چوار دەی گۆڵکە هاوڕێی نازدار نەوەڵا نازانم. نازانی؟ نەبەخوا. دە چەقڵێکی قایم بۆ من لێ بە ئافەری هەر بشی دەست بۆ چۆنی؟ وەڵا باشم. ئەی یاخوا باش بی ناوت چییە؟ سەرخێڵ. سەرخێڵە چاو زادی یا قەوەی یادی چاو بکەرەوە ئەی لەو چاوە جوانانێ سەرخێڵ بەڵێ. سەرخێڵ بەڵێ. سەرخێڵ بەڵێ. ئافەرین هەر بە بەڵێ وەڵامەتە وتم بزان مەڵێ چونکە مناڵ کە لە قوتابخانە بوو بە فێری ئەوانە بێ بەڵێ نەخێن فەرموو ئەو شتانە وایە؟ وایە. سەرخێڵ لە پۆلی چەندی؟ دوو. لە پۆلی دوو سەرخێڵ لەسا چ وەرزێکە؟ وەرزی زستانە یان بەهار؟ بەهار. ئافەرین وەرزی بەهارە. ئەی لە وەرزی بەهارە ئەبێت چی بڕوێنی نێمە؟ وەرزی دار ناشتنە وایە؟ بەڵێ. باشە تۆ حەزەکەی دار بچێنی یان دار بشکێنی؟ دار بچێنی. ئافەرین بۆچی؟ لەبەرەوەی سێبەرمان بۆەکە هەوا خۆشەکە وایە؟ بەڵێ. ئافەرین سەرخەڵ گۆرانی ئەزانی؟ نەوەڵا ڕاستە. نازانی؟ ئەی شەعر ئەزانی؟ شاعر. شعریش نازانی؟ بەڵێ ڕاستە. دە شعرێکم بۆ بڵێ.
قوتابخانە زۆر خۆشە مەڵبەندی بیر و هۆشە دەیپارێزم باخچەکەی دەیگاش و شەو پەنجەرێ قوتابخانە گشت کاتێ ڕووناکیمان دەداتێ فێرمان دەکا وریابین بۆ تنگانە ئازابین قوتابخانە زۆر خۆشە مەڵبەندی بیر و هۆشە ئەفەری کاکە سەرخەم لێ چۆبلەکای بۆ سەرخەوتیا هەر بشی دەست خۆش چۆنی باشم باشی بەڵێ ناو چییە ڕاوید ڕاوین لە پۆلی چەندی دوو لە پۆلی دوو ڕاوین باشە تۆ حەزت لە گەڵامیەوە بەڵێ گەڵامیەوە کرێ بە چی یابرا وایە بەڵێ باشە داری گەڵامێ و چی پێوترێ دارمێ و وایە بەڵێ دارمێ و هەنارە گرێیان ترێ نازانی ترێ ترێ ئافەرین یەکسەر لە قایمی بۆ لێبە ئەی باشە گۆرانی ێزانی بەڵێ ئەدی گۆرانێکم بۆ گۆرانی نازان بە شعرازان ئەدی شارێکی قوتابخانە زۆر خۆشە مەڵبەندی بیر و هۆشە دەیپارێزم باخچەکەی دەرگاش و شەو پەنجەرەی قوتابخانە گشت کاتێ گشت کاتێ ڕووناکیمان دەداتێ فێرمان دەکا وریابین بۆ تنگانە ئازابین هەر جارە و هەر جارە و بە بابەتێک زۆر فێرمان دەکات پیتێ پیتێک قوتابخانە زۆر خۆشە مەڵبەندی بیر و هۆشە یەکسەر لە قایمی بۆ لێبە هەر بشی دەست خۆش ئافەرین چۆنی باشم باشی بەڵێ ناو چییە ئارۆ لە پۆلی چەندی دوو لە پۆلی دوو ئەرۆ پرسیارێکی لێکەم بزان مەزانی سەیرێکی ئەو ژمارانەکە ها بە دیوارەکە و نووسراوە جوان سەیریکە سەیری کرد دەڕووکەرە من باشە چ ژمارەیەکی تیان نەبوو لەوانەیە سیانزە ئافەرین سیانزەشی تیانە چەندی تری تیانە دەشی تیانە وایە وڵاتیاتی کوادا ئادی دەپێشان کوڕە من لە ساعتەکەیان ناڵێ ئەوەی دیوارەکە ها سفەریان دوو سێ چوار پێنج نۆ دەیتیانە وایە ئافەرین ئەو چۆن زانی و سیانزەیتیانە هەتا نۆ نووسراوە ئافەرین هەر بژی گۆرانی زانی بەڵێ. ئەدی گۆرانێکی خۆشمان بۆ بڵێ کوردستان و شیرینە ئازە دڵگیری و ڕەنگینە شاخی بڵند و جوانە پڕکانی دارستانە بەهارانە گشتنا ڕۆزەگیا و گوڵ و ئاوە شوێنی سەیران و گەشتە بەڕاستیەک بەهەشتە ئەی ئافەرین یەکچەم لەکایمی بۆ لێبەر هەر بژی دەست خۆش چۆنی باشم باشی بەڵێ. ناو چییە ناو مارگێ ماریا بەڵێ. ماریا تۆ گوڵی زەردە بینیوە نەبینیوە بەڵێ بینی ئەمە گوڵێکی زەردە ئەڵێ گوڵەکە جوانە جلە جوانانە لە بەریا باشە پێم بڵێ تۆ لە ماڵەوە یان لە قوتابخانەکەتان داروشتی وا ئەڕوێنی بەڵێ بۆچی گرنگە ئێمە دار بڕوێنین و سەوزایی هەبێت لە وڵاتەکەمانە سوودی دار چییە؟ سوودی دار ئۆکسجینمان نەیاتێ وایە؟ وایە بەروبوومان بۆ گرێ وایە؟ وایە سێبەرمان بۆکە وایە؟ وایە ئێمە کاچین بۆ سەیران ئەگەر داریتیانە بێ ئەبێ لەکوێ دانیشین لە بەرەو خۆرە وایە؟ بەڵێ دوای دەموو چاوماچی لێ ڕەش ڕەشەبی وایە؟ دوای کەسمان یەکتری ناناسینەوە پێشەو چین بۆ سەیرانەکە و ماسپی بووین کاتینەوە ڕەش ڕەشەبی وایە؟ وایە ئافەرین یەکچەم ڕێکخرامی بۆ لێبە هەر بشی چۆنی باشی ناو چییە بارین بارینی تری تایە لە بۆلەیە ئەی بارانی تایە ئەی بەفر ئەی تەرزە ئەی لەوە بۆ کەسی تیانێ لەو ناوانە بارین چۆنی من نەخۆشەوێ چەندێ زۆر بارین بزان مەزانی من و تۆ چیمان لە یەکتریە چیە جوان بیرکەرەوە سەیری من کە و سەیری خۆشە چاکە چاکەتەکانمە وەکو یەکتری ڕەساسی وایە ئافەری پێویستە ئەو ڕۆژانەی کە سەرمایە ئەوە بە باشی خۆ پێچیتەوە بۆی سەرما و نەبێ باشە ئافەرین باری هاوڕێکان وتیان گۆرانی خۆشخۆشە زانیانی گۆرانێکی خۆشمان بۆ بڵێ
تك 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 كادمير على كاتت أروى أقاد لي بجير باكاد بافي رومادا أركا كانت جبادة كاتك كاتد روي ببارة سود لا كاتي خود ور بقرا بشتي بيسود في روي مادا ورزش وياري لابير باب أبدا ريوها ورد بيت تك تك كاتد روي عفرين يا صبري قايمة بوليبان أربشي نسخوش توني باشي ناوتيا جيا لبوليتاني لبولي دو باشا جيا بيمبلي لقطاب خانك أنا داري ليه يا سا أتين برو ورزي قربا وايا أجر بتشيتا ساحكا بتشيتا قربانكا بو ياري كردن لبر هتاوكي ياريكي لبر سيبركي الله نازم لبر سيبركي نازم بو يقربا ونبي لبر هتاو بيان لبر سيبر الله سيبر بوتي لازم السيبر لسيبرا باشا أي أجر بتشيتا دشتو درو سيبري لي نبي إزعاج بيانا أي كواتا أبيتو تشيبكي بوي رجي سيبر ودار اللولاتا كمان زور بيا أبي تشيبكي دار برويلي وايا تو دار الروان وقت كي باروان دباخ كمان روان جمع آفرين أي أمصاليش بوتشي اللي قطاب خانة كتان لقل ما بوساكات أنا نايرويني ايرويني آفرين يا صبري قايمي بوليبان هاد بشي توني باشي ناوتيا كاني تو زور لبارينتي وخوش كان لخير هاي لغات هر اللي يكك نزاني كاني باشا تو كاني وبينيوا لكوا والله لبيرو لا درستو دار لا شاخوش وانا كاني زور وايا باشا يما أبي كان بيس كينيان أبي باكا كينو بوتي لبروي أو باكي آفري لبروي مروف آوي لي أخواتوا لبروي آشل آوي لي أخواتوا إما نابي سروشتي كردستان تيك بين وايا آفري قراني زاني شعرك مغلدي دوست ياسم من كتابك ويليام هميشه دوست ياسم روشتن برز وباكا روتو كردوام تاكا لهر شوينك يا سابي لا من سربيتي نابي ما مصطاجي سباسا او بو كردم امباس او باسا بشكوتن بياسايا سودي هوماني تيايا البجيت يكتب لك أبي بوليبا ناس خوش كاني جان سباس توني بس باشي ناوتيا قرب ويلاتو نخوشي نو والله وامزاني نخوشي اي تلورا خواردوها نو والله اي باشا كي ابي تلورا بخوي نيما هاوين كان الدنيا قربي كروايا وكاتتشي مالي كتلورا كما خوارد فينك ما نبيتوا وايا تو تلورا زور اخوي هاوين عر والله حزلت تلوريكا تلوري قاوة صور خوشة زاني دابا شكاتم وقريتي وتسلوريكا كري بو منيش بس تاو اي تاو خوش بس اخي تاو قول عليكي خوش بو شعري مبرا شاعر هذه شعرك مو بله كردستان بشيرينا زور زلقير ورنگينا شاخي بلند وجوانا بركاني بدارستانا باران لكش داوا صوزك ياو دوري داوا شويني سيران قشتا براستي وتباشتا اي افرين يكتب لك قايمي بولي با هاي بشي زور سباس بقوراني خوشكو اي تو توني مني جواش باشي بالي ناوتيا انس وتشيبو بدأ بتشاوتو او كردبو بدأتو تمام وتشيتا وين خوش نكوين آفرين باشا منالا بي او خوي باريزي لنا خوشة كان يا نابي جوي باتيو كما موش نبستي أبي جوي باتيو آفرين أبي بيبستي وايا تو هميشا او قرنجي باباكو خاويني باشا كروشي تو لقطاب خانا أبي تشيبكي أبي جوان دمشاو دسب شوي وايا بوي ميكروب ليبتو بدسا كامانو وايا هالبشي يتصب لك خايبي بو ليبا توني باشي ناوتيا
ستایش لە پۆلی چەندی؟ دوو. لە پۆلی دوو ئافرین ستایش باشە تۆ حەزت لە گوڵ و گوڵزار و دار و شتانەیە؟ بەڵێ. ئەی باشە کە گوڵێکە بینی ئەبێ لێکەیتەوە؟ بۆچی؟ لەبەرەوەی ئەوانی ژۆک و ئێمەوان لەبەرەوەی ژینگەکەمان جوانەکەی تێک نەچێ وایە؟ بەڵێ. لەبەرەوەی گوڵ جوانە بە دارەکەی خۆیەوە بێ بە لە باخەکەیە هەبێ نەک ئێمە لێکەینەوە لە ماڵەوە بیکەینە پەرداخێکەوە وایە؟ ئافرین یەکچەم لە قایمی بۆ لێبە چۆنی؟ باشی؟ ناوت چییە؟ هامنۆ هامنۆ لە پۆلی چەندی؟ دوو. لە پۆلی دوو؟ بەڵێ. باشە هامنۆ تۆ لە قوتابخانەکەتانە بەشداری جوانکردنی باخچەکەی قوتابخانەکەتانەکەی؟ ئێ دارە ڕوێنی لەگەڵ مامۆستاکانە؟ ئەی خۆ دارە ڕوێنی؟ لەکوێ؟ لە ماڵەوە؟ ئەی باشە بۆ هەوڵڵای لە دەریشۆ بیڕوێنی لە قوتابخانەکەش بیڕوێنی؟ ئەوە شەکەی؟ بەڵێن بێ تۆ تەمەنێت چەند ساڵە؟ حەوت ساڵ؟ ئەیکەی ڕۆژی لەدایک بوونتە؟ ڕۆژی لەدایک بوونەکە و بەڵێنە پێی کە ئەم ساڵ بووی بە 8 ساڵ 8 دار بڕوێنی؟ بەڵێن بێ؟ ئێدە باشە ئەزایی چی بکە کە دارەکانە ڕوان بە باوکێ بڵێ یان بە کە سوکارەکە بڵێ وێنەیەکێ بگرن دواتر وێنەکە بنێرە بۆ پەیجەکەی ئێمە دواتر ئێمەش بڵاوێکینەوە باشە؟ ئەی ئافرین یەکچەم لە قایمی بۆ لێبەر جوانی؟ باشی؟ سەیری ئەو چاوە جوانانەی لە پۆلی چەندی ناوت چییە؟ نام محەممەدە. ئەی لە پۆلی چەندی؟ دوو. لە پۆلی دوو؟ محەممەد چاویمت چ ڕەنگە؟ ڕەش ئەی حەزەکەی چاوی منیش وەکو تۆ چاوی تۆ سەوز بێ؟ بەڕاستە؟ منیش حەزەکەم چاوی تۆ هەر بە جوانی بێنێتەوە باشە؟ ئافرین محەممەد گۆرانی زانی؟ نازانی؟ ئەی شەعر دە باشە سێرێکی کامێرەکە بکە بڵێ زیتەڵە بەخێر بێ بۆ قوتابخانەکەمان. زیتەڵە بەخێر بێ بۆ قوتابخانەکەمان. زۆر سوپاس هاوڕێکم دەست خۆش یەکچەم لە قایمی بۆ لێبەر چۆنی؟ باشی؟ دانیش لەسەر مەسێکەوە ناوت چییە؟ سیدرا سیدرا گیانە و شتە جوانە چییە بەسەرتەوە؟ چییە؟ تەسریحە ئافرین سیدرا تۆ هەمیشە و پاک و خاوێن خۆڕاگری؟ حەزی لە پاک و خاوێن نییە؟ ئافرین سیدرا گۆرانیە زانی؟ ئەی هۆراوە ئەدی وەراوەیەکم بۆ بڵێ؟ کوردستانم شیرینە دۆتلگیر و ڕەنگینە شاخی بڵند و جوانە پڕکانی و دارستانە هاران لە دوژلاوە سەوزەگیاوە بوون و ئاوە شینی سەیران هەگەشتە پاراستی وەک بەهەشتە. ئەی ئافرین یەکچەم لە قایمی بۆ لێبەر هەر بشی دەست خۆش چۆنی؟ باشی؟ ناوت چییە؟ محەممەد تۆ لە پۆلی چەندی؟ دوو. گۆرانیە زای محەممەد؟ ئەی شەعر هەدی شەعرێکم خێرا کوردستانم شیرینە زەڵی کوڕانە شاخی بڵند و جوانە پڕکانی دارستانە بە هاران نەکرداوە سەوزەگیاوە بڵاوژە و سەیران هەگەشتە بەڕاستی وەک بەهەشتە. ئەی ئافرین یەکچەم لە قایمی بۆ محەممەد گیان هەر بشی چۆنی؟ باشی؟ ناوت چییە؟ ڕۆزی ئێستا چ وەرزێکە؟ بەهاران دەشت و دەر چی لێیەت؟ سەوزە بێ گیاکان درێژە بێت گیاکان دووبارە ئەژێنەوە وایە؟ باشە ئەی داروشتیوە گەڵاکە یان چی لێ؟ گەڵا دەرەکە لە بەهارانە؟ باشە تۆ حەزەکەی داروشتیوە زۆر بێت لە گەڕەکەکەتانە لە باخەکاندانە؟ بۆچی؟ لەبەرەوەی سێبەرمانەتی وایە؟ تۆ حەزت لە میوەیە؟ ئێ باشە بۆچی داری میوە ناڕوێنی لە ماڵەوە یان لە شاخ و داخەکانە؟ ئەیڕوێنی؟ ئافرین یەکچەم لە قایمی بۆ لێبەر چۆنی؟ باشی؟ ناوت چییە؟ شانیار وەرە با من و تۆ یاریە بکەین من ناوم چییە؟ زیتەڵە باشە لەو دیوارەی پشتەوە سیرێکی دیوارەکە بکە هەموو پیتەکانی تایە وایە؟ ئادی پیتی ناوی من بدۆزەرەوە دەی خێراکەم هەتا دابژێرم یەک دوو
زي كامە زێە یەک دوو ئافرین دۆزیەوە یەکسەر ڕێکخراوی بۆ لێمان گۆرانی ێزانی شعرێکم بۆ قوتابخانە زۆر خۆشە مەڵبەندی بیر و هۆشە دەیپارێزم باخچەکەی دەرگا و شوشە و پەنجەرەی فێرمان دەکا وریابین بۆ تنگانە ئازابی قوتابخانە زۆر خۆشە مەڵبەندی بیر و هۆشە ئافرین یەکسەر ڕێکخراوی بۆ لێمان هەرگیزی نەخۆش چۆنی باشم باشی بەڵێ ناو چییە ژیر ئافرین ژیر لە پۆلی چەندی دوو لە پۆلی دوو ئافرین ژیر باشە پێم بڵێ تۆ کە ئەچی بۆ سەیران یان کە ئەچی بەگەڕێکەکە ڕۆی ئەها لە قەیدار ئاوا درێژ بۆتەوە تۆ لە قەیدارەکانە شکێنی نەخێر بۆچی لەبەرەوەی نابێ ئافرین لەبەرەوەی هەڵەیە نابێت لە قەیدارەکان بشکێنی دوای دارەکان چیان لێیە ئەشکێ وشکە بن ئەشکێ وایە بەڵێ ئافرین گۆرانی زانی بەڵێ ئەدی گۆرانێکم بۆ بڵێ منداڵی ژیر من منداڵێکی ژیرم قوتابیەکی پاک و زیرەکم بەیانیان زوو لە قەوەڵ دەستم ڕۆژ باش لە ئەندامانی خێزانەکەم دەکەم ئینجا جلەکانم دەگۆڕم و جانتاکەم لەشان دەکەم بەڕەو قوتابخانە دەڕۆم بە بێدەنگی لە پۆل دادەنیشم و گوێ لە مامۆستاکانم دەگرم ئەی ئافرین هەتی چەپڵێکی خانی بۆ لێ بەندەی هەرپشی چۆنی باشی ناوت چییە کەوسەر بەڵێ کەوسەر ئەها ئەو گۆرانی و بیستووە ئەو شارەڵێ ئاوی وەک کەوسەرە خاکی چییە کەوسەر ئافرین منیش بیرم چووە زانی کەوسەر لە پۆلی چەندی دوو لە پۆلی دوو زای گۆرانێکی خۆشم بۆ بڵێ گۆرانیم لەبەر نییە ئەی شعر بەڵێ ئەدی شعرێک کوردستان شیرینە بەگیر و ڕەنگی شاخی بڵند و جوانە پشتانی دارستان بەهاران لە گشتداوە سەوزێکی ئەوگوڕ و ئاو شوێنی سەیران و گەشتە بەڕاستی وەک باشەکان ئافرین هەر بژی یەکسەر ڕێکخراوی بۆ لێمان ئافرین چۆنی باشم باشی ناو چییە لیە لیا لیا لە پۆلی چەندی دوو ئەی ناوی سیانێکەوە زانی بەڵێ ئەدی لیاچێ لیا عوسمان مەحموود سەری ئەی ئافرین ئەوە پێویستە مناڵان ناوی سیانی خۆیان بزانن ژمارە مۆبایلی کە سوکاریان بزانن بۆی ئەگەر کاتێک چوونە بازار لە باوکو و دایکیان ترازان دەست نەکەن بەگریا خێرا بە یەکێک بڵێن هاوکاری ماکەبە پەیوەندی بە خێزانەکانمانەوە بکەین خێرا تەلەفۆنیان بۆ بکەن و بڕۆنەوە بۆ لایەن وایە ئافرین لیا گۆران نێزانی نازانی ئەی شعر ئەدی شعرێکم بۆ بڵێ دۆستی یاسا من قوتابیەکی وریام هەمیشە دۆستی یاسا ڕۆشتم بەرزی پاکە ڕۆت و کردەوەم چاکە لێر شوێنە یاسا بێ لای من سەرپێچی نابێ مامۆستا جێی سوپاسە ئەو بۆی کردم ئەم باسە پێشکەوتن بە یاسا سوودێ ناکرێت ئەی ئافرین هەر بژی یەکسەر ڕێکخراوی بۆ لێمان ئافرین چۆنی ئەو ڕێکە باشی خۆش ناو چییە ئەحمەد تۆ لە گۆرانێکی لیا بوو بەڵێ باسی چییە کرد باسی یاسا وایە بەڵێ باشە پێم بڵێ تۆ کاتێککە بەڕێگە ئەڕۆی ئەگەر شوێنی پەڕینەوە نەبێت و ئۆتۆمبیل هەر بێت و بڕوە تۆ بێ هەر لە خۆتەوە یەکسەر بپەڕیتەوە بێت چی بکەیت ئەبێ چاڕێ بکەیت تا سیارەکان تەواو ئافرین سەرەتا کە پەڕیتەوە بێ سەیری ئەم لا بکەیت ئەگەر ئۆتۆمبیلی لێ نەبوو سەیری و لا بکەیت ئەگەر ئۆتۆمبیلی لێ نەبوو ئەجا پەڕیتەوە وایە بۆچی بۆی کە سیارێک لێمان نێت ئافرین بۆی سارە لێمان نێ و تووشی ڕووداویات و چۆ نەبین وایە یەکسەر ڕێکخراوی بۆ لێمە هەر بژی دەست خۆش باشە پێم بڵێ ئەدی وەرە پێشەوە ئەوە چییە بە قەمسەڵەکەتەوە وەڵاوە پێناسێ پێناسە ئەبێ پێتانەوە بێ بۆچی بۆی کە بۆ ئەوەی کە ون نەبین وایە بۆ ئەوەی کە بزانین لە چ پۆلێکین و تۆ بە پاسا چۆکە یان بە پێ ئافرین کە ڕۆژتەواگە لە خۆ بێ باشە هەر بش یەکسەر ڕێکخراوی بۆ لێبەر چۆنی باشی ناو چییە ئەسما ئەدی دە ماسکە بێنەرە خوارەوە بووی بە جوانی هاوڕێکەمان بینی ناڵاری کوردستان ئەسما هاوڕێمان بناسێت ئەسما تۆ لە پۆلی چەندی
لە پۆلی دوی باشە ئەسما پێ بڵێ لە باخچەکەتانە چیمەن و سەوزایی تایە حەزەکەی لە چیمەنە یاری بکەی یا لەسەر چیمەتۆکە لە چیمەن بۆچی بۆ یەگەر کەوتین ئازارمان پێ نەگا وایە ئەی باشە ئەکرێ ئێمە بچین چیمەنەکەمان هەڵگێڕینەوە و عەزێتی بین ناکرێ لەبەرەوەی سروشتی قوتابخانەکەمان تێگەچێ وایە یە چەمڵێک خامی بۆ لێبەر هەر بژی چۆنی باشی ناو چییە ناو چییە مالیک مالیک لە پۆلی چەندی لە پۆلی دوو ئافەری مالیک تۆ حەزت لە چی یاریەکە فیکڵان کۆزانی ئەدی وەربە فیکڵان کۆ بکەین هەرسێکمان دەی باردوو دەست دەی تۆش ئەسبە تۆش فیکڵان کۆ شالا مالا ئاوی تۆ لە پاکی کالاپیسیکە فیکڵان کۆ کەستان نەدۆڕان ئافەرین یە چۆم لێ قایمێ بۆ لێبەر ئەی تۆ چۆنی باشی ناو چییە ئەحمەد لە پۆلی چەندی لە پۆلی دوو باشە ئەحمەد سەیرێکی ئەو وێنانی پشتۆ بکە تۆ ئەنگلیزیە زانی باشە کات کامەیانە کات یانی چی کامە پشیلەیە ئەوەی ئاخیر ئەی ئافەرین باشە تۆ پشیلە و نییە لە ماڵەوە ئەی لە گەڕەکەکەتان ناتانە ئەی باشە ئازاریانی بە بەردڕاویانەنی بۆچی کارێکی هەڵەیە بە بەردڕاویانی یان ڕاستە کارێکی هەڵەیە لەبەرەوەی ئەوانیش گوناحن ئەوانی شۆکو ئێمە ڕۆح لەبەرن وایە ئافەرین یە چۆم لێ قایم بۆ ئەحمەد هەر بژی چۆنی باشی ناو چییە سیما چۆنی باشی لە پۆلی چەند لە پۆلی دوو ئافەرین ئەی تۆ ناوت چییە ئادەم کاکە ئادەم نەخۆشەوێ حەزەکەی پیر باوڕێ باشە حەزەکەی کە قوتابخانە تەواو بێکە و پاسکی لێ بڕی ئاخر تۆ لەم نەبەیتەوە بڕە من زۆر تیژم ها لەم نابەیتەوە وەڵا باش با هاوین بێ بێکەوە بۆ خۆمان یاری پاسکی سواریەکی مزایی کامەنی باتەوە باشە ئادەم لەگەڵە ماوڕێتە بزان گۆرانێکم بۆ بڵێن چ گۆرانیە باش کەوتم سێ دەست پێ بکە یەک دوو سێ لە ماڵی سمۆرەخانە تەقەی دەرگایە لە ماڵی سمۆرەخانە تەقەی دەرگایە تەق کێوە من داپیرم ڕۆڵی گیان بۆ مێناوێنکێکی جوان دەیبیکرەوە بەڕقڕبان هێگلی دارایی فێڵ بەس بڕۆ ڕێڵی تەکە بەس تا دایکمان نایەتەوە دەرگاکە ناکەینەوە لە ماڵی سمۆرەخانە تەقەی دەرگایە لە ماڵی سمۆرەخانە تەقەی دەرگایە تەق کێوە من باپیرم ئێڵی گیان بۆ مێناوێن نا ناکە یەک چۆم لێ قایمێ بۆ لێبەر هەر بژی بەڕاستی ئەمڕۆ زۆر دڵخۆشم لەگەڵ ئەم منداڵە ئازیزانەیە لەبەرەوەی هەموویان تابەت بوو بە پاک و خاوێن ڕاگرتن و تێکنەدانی ژینگەی قوتابخانەکانەوە مناڵی ئەوام زۆر خۆشەوێزانن بۆ هیوایم کە ئێوەش چاو لە منداڵە ئازیزانەمان کرد لێرە کۆتایی بە بەرنامەکەمانێنی هەتا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ خواتان لەگەڵ